بله
زۆر زۆر باش دوري فستان أويوان أبو فريقة مشكل الناشئين والشباب وخديك وهم تيكتوا أنا ودبالة بفوتو ستاندو جميل يا جماعة
شغلات سينما وكذا.
بيكون زر جماعة بيل والله كان كجيرة بيمة بدأت كلنا صاحب فان جماعة هي زوجو داشن مية باش نهارهم بالضبط لا أو عرب ولا أو تازه گلی کرد عبدالقادر و گلی کمی کرد رقم دیگه أو شازده نه 36 رقم 36 علي شاخوان ورقم 5 وبدنا نبيكم هذه هو أساسا كم داري بندقية؟ أذكري؟ هذا بينا كذا كذا. لا عفوا عماد محمد ولێر و مينا ولێر تاكل الخيار ويدخل الخيار كلهم عشر سنين رقم ممتاز ولا خاص كذا شلون هداف راس بدي لو دافو لا خوي كل خاص كذا شلون أو رقم وكاء أو قلب دفاعي أو جد عربي وكان عربي؟
بعد يوم ضد الخير اللي بدأ استمر لازم تسوي
Sana kalma. Hadi. Altını bak. Selam. Gerçi. Hadi. Hadi. Se. Burada kısa çarkla çibine tu. Kavay. Kapıyı şunlar bu. Ver o dili. Tekeyle gelin. Var mı? Poi devi lasciare come strisce, hanno creazione.
كامل افتيك دا قول انا باش تسمع تاريخ الماء خلاص ذكر ما كنت شو هذا معي؟ طار تاريخ الشباب زاننا قور لو قناتي باش نفتقد كتسهبي ترب قور لو قناتي باش نفتقد كتسهبي
لو غير بو العراقي؟ لا هاتها
هەوا تا دەبی هەوا سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان گۆران چەند خولەکێکە یاریەکە کۆتایی پێ هاتووە دەتوانین بڵین بردنەوەیەکی گرنگ و زەحمەت بوو بۆ تیپی لاوانیانەی هەولێر توانی لە یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەستبێنێ لە خولەکی هەژدە عەبدولقادر ئەیوب کاپتنی تیپی لاوانیانەی هەولێر توانی بە لێدانی سیزا گۆڵ یەکەم تۆمار بکاتن و دواتر عەباس حوسێن توانی گۆڵی دومیش بۆ ئەمان تیپ زیاد بکاتن لە کۆتاییەکانی نیوە یەکەم لاوانیانەی مینا گۆڵش تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە لە نیوەی دووەم یاریەکە ئەنجامەکە وەک خۆی درێژەی کێشە لاوانی هەولێر دەویست احتیفاز بە ئەنجام یاریەکە بکاتنەوە لاوانی میناش هەوڵی دەدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژۆندی لاوانیانەی هەولێر بە کۆتا هات لاوانیانەی هەولێر بەر لەم یاری هەردوویانە خاوەنی 8 خاڵ بوون لە ڕووی ڕێزبەندەوە لە یەکەوە نزیک بوون بەڵام هەولێر بەم سەرکەوتنە توانی یەکێک لە ڕکابەرەکانی لە کۆڵخۆی بکاتەوە کەویش مینا بوو هەولێر بۆ خاوەنی 11 خاڵ چاوەڕوان یارییانەکانی تر دەکات هەرێکە لە سنعات کارەبایی و ئامانەی بەغدا و نەفتی میسان ئەمڕۆ یاریان هەیە هەرسێکیان لە پێشیانەی هەولێرن ئەگەر بێت و هەر لەوی سیانەیە تووشی کەسات بێ خودت یەکسانی هەولێر هەنگاوێک دەچێتە پێشەوە لە یاری داهاتوشی هەلو یاریگە ڕوبەڕوویانەی سنعات کارەبایی دەبێتەوە کە یەکەمی کۆمەڵەکەیە ئەم یاریانە بۆ هەولێر گرنگ دەبێت بەهۆی ئەوەی کەوا یەکەم و دووەم و سێمی ئەم کۆمەڵەیە دەگەنە قۆناغی کۆتایی کە ئەگەر هەولێر بگاتە قۆناغی کۆتایی ئەگەرێکی زۆرەکە لەم یاریگای یاریەکان بەڕێوە بچێتن مدەسمە لای کاپتنی یانەی هەولێر کاپتنی لاوانیانەی هەولێر کاپتن عەبدولقادر ئەیوب دەتوانین بڵێن سەرکەوتنیەکی گرنگ و زەحمەت بوو چیت هەیە لەسەر یاری الحمد لله والشكر لله توانما سيم برنو لا ياريغاي خومان بدز بينين او يارياني كلا ياريغاي خومان من البدايه وجوتوان او يارياني ملعبي خومان دبي بفوز طاويا الحمد لله تا سيم فوز سيم يارينا ملعبي خومان دتوان بلم هنگا وكمان نبو خناغي داتو كابتن ياري دهاتشتان لما همان ياريغايا بەرامبەر سنعات کارەبایی یەکەمی کۆمەڵەکە دەتوانین بڵێن یاریەکی زۆر گرنگ دەبێت بۆ ئەوەی کەوا سەرکەوتنتان بۆ قۆناغی داهات و مسۆگەر طبعا بيقومان ان شاء الله اما تاري ياريكاي صنعوا شرطي لكن ان شاء الله قطعوا عادل يعني دتوان بلين ببلاي كم بەسەرکەوین ئەگەر صناعت بینەوە کاپتن یەکێک لەو یارزانانی کە بۆ هەڵبژاردەی لاوانی عێراق هەڵبژێردرایی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ڕیزی تیپەکە بووی لە ڕیزی تیپەکە ماوێتەوە یاخود چی بەسەر دەتوانین بڵێن دوایین گۆڕانکاریەکانی هەڵبژاردەکەدا الحمد لله ئەوە دعوەکی زۆر خۆش بوو یعنی کات بەس من نیمە یعنی من و چوار لاعبیانی خۆمان ان شاء الله نەخشە لاعبەکانی دیش بیتن بەڵێ لەگەڵیان ماوێتنەوە الحمد لله ان شاء الله تەصفیە دەکرێتن بەڵام دەتوانین یعنی بڵێم لەگەڵین کەی کۆتا لیستی یارزانەکان ڕادەگەاندرێ بۆی بزانین چەند یارزانیانی هەولێر یەک شەش هەمووی تەصفیە دەکرێتن ان شاء الله سەرکەوتو دەبین ئینشاءڵڵا لە ڕیزی پێکاتەی هەڵبژاردەی لاوانی عێراقیش دەتان بینین گۆران لە خولی لاوانی نایابی عێراق 2 یانە بەشدارن لە هەرێمی کوردستان هەولێر و زاخۆ بەهۆی ئەوەی کەوا ئەو یانانەی کە لە خولی نایابی عێراق بەشدارن لەسەر ئاستی لاوانیش بەشدارن هەولێر ئاستێکی بەرزی پێشکەش کردووە تاوەکو ئێستا چاویشی لەوەیە کەوا بگاتە قۆناغی کۆتایی و لەوێشەوە ئەنجامێکی باشی هەبێ هەر هیچ نەبێ ئەگەر نازناوەکەش بەدەستنێنێ لە ڕیزیانەکانی پێشەوە بێتن الحمد لله ام یاری توانی من یاریەکە لە بەژۆندی خۆمان کۆتایی پێبین هەرچەندە یاریەکە زۆر زەحمەت بوو ئێمە دەما بما برباوە سەرەتا شۆرتیەکەم ئێمە 2 گۆڵمان کرد دوای گۆڵێکمان خواردەوە بەڵام ئێمە توانیمان کۆنتڕۆڵی یاریەکە بکەین و لە بەژۆندی خۆمان کۆتایی پێبینین ئەو یاریە زۆر بۆ ئێمە مهم بوو چونکی زیاتر لە منافەسەکە نزیک دەبینەوە و دواوە پێشۆمان زۆر لێک نزیکە لە بادێ منافەسەکە زۆر بەقۆتە الحەمدولله ئەو یارەمان بردو ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو باشتر دەبین